هەفتەی یەکەمی ئەمساڵ خراپترین هەفتە بوو بۆ سەرمایەدارەکانی جیهان. هەفتەی دابەزینی بەرچاوی نرخی نەوت و هەفتەی داڕمانی بەهای پشەکانی بازاڕەکانی ئەمریکا و چین بوو. تەنیا لە هەفتەی یەکەمی ئەمساڵدا بە 400 سەرمایەداری جیهان نزیکەی 194 میلیارد دۆلاریان لەدەستداوە. بەهای دراوی چین و بەهای پشەکانی بۆرسەی شەنگەهای دابەزینی بەرچاویان بەخۆوە بینی و دووجار دەسەڵاتدارانی وڵاتە بازاڕەکانیان ڕاگرت. دابەزینی گەشەی ئابووری چین لە هەفتەی یەکەمی ئەم ساڵدا هۆکار بووە بۆ ئەوەی بازاری پشەکان لە زۆربەی وڵاتانی جیهان کاریگەری خراپ وەربگرێت. نرخی نەو لە بازاڕەکانی جیهاندا لە هەفتەی یەکەمی ئەم ساڵدا بە ڕێژەی لە 108 دابەزی و نرخی بەرمیلێک نەوت بۆ 32 دۆلار دابەزی کە نەزمترین ئاستە لە ماوەی 12 ساڵی ڕابردوودا. جگە لە هۆکارانەش ئاڵۆزبوونی پەیوەندەکانی ئێران و سوعودیە و تاقیکردنەوەی بۆمبی هایدرۆجینی لەلایەن کۆریای باکوورەوە کاریگەریانێ لەسەر دۆخی بازاڕەکانی جیهان. بیل گەیتس خاوەنی کۆمپانیای مایکرۆسۆفت و دەوڵەمەندترین کەس لە جیهاندا کە سەرمایەکەی بەپێی ڕیزبەندی ماڵپەڕی فۆربس بە 77 میلیارد دۆلار مەزەندە دەکرێت، تەنها لە هەفتەی یەکەمی ئەم ساڵدا 4 میلیارد و 500 میلیۆن دۆلاری لەدەستداوە. ئامانسی ئۆرتیگا کە لە ئێستادا لە پلەی دووەم دەوڵەمەندترین کەسە لە جیهاندا و سەرمایەکەی بە 67 میلیارد دۆلار مەزەندە دەکرێت، 3 میلیارد و 400 میلیۆن دۆلاری لەدەستداوە. جێف بەزۆس بەڕێوەبەری جێبەجەکاری ماڵپەڕی ئەمازۆن کە لە پلەی چوارەم دەوڵەمەندی جیهاندایە و سامانەکەی بە 53 میلیارد دۆلار مەزەندە دەکرێت، لە 4.9 سامانەکەی لەدەستداوە کە کۆی سامانەکەی بە 53 میلیارد دۆلار مەزەندە دەکرێت. هاوکات کارلۆس سلیم کە لە پلەی پێنجەم دەوڵەمەندترین کەس لە جیهاندا دادەنرێ و سەرمایەکەی بە 48 میلیارد دۆلار مەزەندە دەکرێت، با ڕێژەی لە 10.8 سامانەکەی لەدەستداوە کە دەکاتە نزیکەی 5 میلیارد و 700 میلیۆن دۆلار. هەروەها مارک زوکەربێرگ دامەزرێنەری فەیسبوک لە هەفتەی یەکەمی ئەم ساڵدا 2 میلیارد و 400 میلیۆن دۆلاری لەدەستداوە. لە ماوەی چەندین ساڵی ڕابردوودا هاوشێوەی هەفتەی یەکەمی ئەم ساڵ خراپ نەبووە بۆ سەرمایەدارەکانی جیهان. بە جۆرێک لە هەفتەی یەکەمی 4 ساڵی ڕابردوودا هیچ زیانێکی لەو جۆرە تۆمار نەکراوە و لە هەفتەی یەکەمی ساڵی 2011دا بە 47 سەرمایەداری جیهان تەنها ملیارێک دۆلاریان لەدەستداوە. بەرهەم ساڵح NRT